فیشەکیان پێوە ناوم سجن کراوم ئازێ دراوم ینی من ماوەی وام لات وە هەموو ڕۆژێ هەموو هەفتەیە دوو جا بڕۆم ئیمزا بۆوان کەم کە من ئیتر تەواو بێدەموزوان کە ڕووڵاڵم و من ناتوانم بگەڕێمەوە بۆ هەرێمی کوردستان بشگەڕێمەوە بۆ هەرێمی کوردستان زیندانیە کرێمیە ئەوەتە لەلایەن ئەو دەسەڵاتدارەوە من مەبەستم یەکێتی و پارتیە سزایان بن بچنە سەر سنۆقی دەنگان دەنگ بەو دوو حیزبە نێنەوە بیریان بێ لە بنەڕەتدا بە شیری خیانەت و ناپاکی پەروەردە و گەورە بوون و خیانەت و ناپاکی چۆتە تاکە چارەسەرێک چوونە سنووقەکانی دەنگدان و تۆڵەکردنەوەیە تەنها لە بیری تۆڵەکردنەوە بن ئەمان وەکو میوەیەکی ڕزیوان لێ هاتووە ئێمەش ڕۆژێ لە ڕۆژان لە سایە ئەو حکوومەتە کە نەماتوانیوە بەردەوامی بە ژیانی خۆمان بین باش دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی حەقەوە دەنگەکانیان بکەن بە سزایەک بۆ دەسەڵاتی یەکێتی و پارتی بە تایبەت کە چەندین ساڵە شکستیان هێن. سلااو لە بینێرانی کەناڵی بیکە فۆم کاتتان باش ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتێکی دانیشتوی وڵاتی بەریتانیام کاکە کۆسرە دەم کاتۆ باش ئەو کاتی تۆش باش کاکە مایکی بیکەی فۆڕ ئازادە لێرەوە چی هەیە پەیامێک بۆ ئەو دەسەڵاتدارانی کوردستان پەیامی من بۆ دەسەڵاتدارانی کوردی ئەوەیە ئێوە وەختی خۆی بەهۆی خراپی بەهۆی لە ژێر زوڵ مستەمی بەحسڕاتان کرد بۆ شاخەکان بۆ ئەوی خۆتان پارێزن بۆی ژیانتان پارێزراو بێت بەڵام ئێمە ئێستا لە ژێر حکمی خراپی ئێوە بەڕاستی نیشتیمانی دۆمان یان زەریا و دەریاکانە یان جەنگەڵەکانە یان ئەوە تا وڵاتی غەریبیە دوور لە سۆز و خۆشەویستی کەس و کارمان بۆیە بەڕاستی ئەم جۆرە حکومڕانیەتان دەرخەری ئەوەیە کە ئێوە لە بنەڕەتدا بە شیری خیانەت و ناپاکی پەروەردە و گەورە بوون و خیانەت و ناپاکی چۆتە ناو خوێنتانە و پێوەی ئاڵوودە بوون دەستخۆش بەم نزیکانە پرۆسی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەم بە دەنگەکانیان حەقی خۆیان لەم دەسەڵاتە بکەنەوە مەبەستم یەکێتی و پارتیە سزایان بن بچنە سەر سنۆقی دەنگان دەنگ بەو دوو حیزبە نێنەوە بیریان بێ کە ئەم دوو حیزبە نیوەی خاچی هەرێمی کوردستانیان فرۆشت دەستیان تێکەڵ کرد لەگەڵ وڵاتانی بێگانە ئەم دوو دەسەڵاتە بوونە هۆی بڕینی موچەی خەڵک موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم دوو دەسەڵاتە بوونە هۆی ئەوەی کە خانەنشینین بە دوو مانگجارێ خانەنشینی وەرەگرێ لە سەری خانەنشینەکەی وەفاتکە بیریان بێ ئەم دوو دەسەڵاتە کە موچەی خەڵکی هەرێمی کوردستانیان دزی خۆیان پێ دەوڵەمەند کرد بە دەنگەکانیان حەقیان لێ بکەن و بیریان بێ کە چالاکوانان و ڕۆژنامە نووسانیان زیندانی کرد بیریان بێ کە تیرۆریان کردن حەقی خۆیان لەم دوو دەسەڵاتە داواکارم کە چوونە سەر سنووقەکانی دەنگان ئەوانیان بیر بێ دەستخۆش کاک خاڵێم کاتۆ باش زۆر سپاس بۆ جەنابی کاکە خاڵی کێشە و مشکل و مەعاتی تۆ چییە کە ناتوانانی بگەڕێتەوە بۆ کوردستان من کێشەیەکی کۆمەڵایەتیم هەیە لە هەرێمی کوردستان کاتوم بۆ ئێرە دانیشتوم لێرە بە ئازادانە دانیشتوم هیچ کەسێک هیچ بەرپرسێک هیچ کەسێک قسێکی ناشیاو بە من ناڵێ بەڵام دەبچمەوە بۆ هەرێمی کوردستان و کێشەیەکم هەیە سەردانی چەندین بەرپرسیم کردووە خزم و کەسوکارم ویستویانە کێشەکە حەلکەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەتاکو ئێستا بۆیان چارەسەر نەکراوە و من ناتوانم بگەڕێمەوە بۆ هەرێمی کوردستان بشگەڕێمەوە بۆ هەرێمی کوردستان زیندانیە کرێمیە ئەوەتە لەلایەن ئەو دەسەڵاتدارەوە من ئەکوژرێ تۆ لە وڵاتای ژیانە پارێزراوە ئەم وڵاتە هەموو شتێکی بۆ دابین کردووی هەمدوو سەنە هەموو شتێکی بۆ دابین کردوم هەموو شتێکم هەیە لەخوا بەزیادێ لێرە ترسی ئەوەیە تۆ مشکلت ینی قەزەیەکت هەیە لە کوردستان لێرە و مشکلە کەسانە بگەڕن بە دواتە نەخێر لێرە کەس مشکلە بۆ دروست نەبووە کەسێک مشکلیان بۆ دروست نەکراوە لێرە نەخێر ناتوانن ناتوانیم بچیتە بۆ کوردستان بەڵام ئەوانی کەوا دەسەڵاتداری ئەوێن توانای ئەویان نییە جورئەتی ئەویان نییە بگەنە ئێرە تۆ پەیامەت چییە پەیامەت ئەوەیە کە هاوڵاتیانی کوردستان بچنە سەر سنووقەکانی دەنگدان دەنگمەن بەو حزبە تازەیە و کەسێک تازە هاتوونەتە سەر حکم من داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دکەم داوام هەیە سپاسیانەکەم لە هاوڕێیانم لە خوشکانم لە برایانم کە دەنگ نەدەن هیچ کە بەم دوو دەسەڵاتە دەسەڵاتی یەکێتی و پارتی حەزەکەم دەنگ دەم بەوانەیەکەوە ئەم جیلە تازەی کە هاتوونەتە پێشەوە گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە بکرێت دەستخۆش زۆر سپاس بۆیەوەش جام کاتەوە باش سپاسەکەم کاتی تۆش باش مایکی کەناڵی بیکەی فۆر ئازادە چیت هەیە لێرە بۆ ئەوانەی کە لە کوردستانن خاوەنی دەسەڵات و خاوەنی ئەوانن کە
ڕۆژنامە نووس ئەکوژن خەڵک زیندانەکەن بە ئارزوی خۆیان چیان بێ ئەیکەن و پێ بزانم تۆش یەکێکی لەو بریندارانەی خۆپیشاندانەکانی کوردستان. لە ڕاستیە زۆر قسە وتراوە زۆر قسەمان کردووە پێشتر بەڵام ئەوەی کە جێگەی داخە هێشتا خەڵکەکەمان ئاسی و شاریان بەرز نەبووەوە ئەو ڕادەیە کە بتوان دژی ئەو ستەمکارانە بۆسن یعنی بتوان نەگەر بە وشەیەکیش بێگەر بە قسەیەکیش بێگەر بە شتێکی ڕاست بێ دەری بڕن و خەڵکی تێگەێن کە ئەمانەت بەڕاستی دیکتاتۆرن ئەمانوە تەناواتێگەن کە دیکتاتۆرەوەیە کیمیایان پێکا دیکتاتۆرەوەیە کە بە کۆمەڵ بیان کوژە بەڵام دیکتاتۆرەرەوە نیە هاي سیرەکەیت تۆ لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردووە هەموو شێوازێکیان بەکارێناوە بۆ خراپکردنی کۆمەڵگەی کوردی بۆەوەی شیرازەی خێزانەکان تێکچێت سیرەکەی تۆ کابرا ڕاگەیان کارێکە ئیگری خاتە سەجن 1 ساڵ 2 ساڵ بەرینایە لەبەرەوەی کە تاپڕێ لە ماڵەکەیە بۆ لەبەرەوەی کە کۆمنتێکی نووسیوە چەنها کەسمان بینیوانی لەسەر ڕاوبۆچوونێکی ئازاد لەسەر شتێکی زۆر بەسیت گیرا و هەتا کێسش کەس نازانێت ینی من خۆم هاوڕێ خۆم هەتا ئێستا لە 2020ەوە تا ئێستا کەس نازانێت لەکوێ کاچێ پرسیاری لێکە ئەوە پرسیاری لەکەن لە کابرا ئەگەر تاوانباریش نەبێ خەنە وەزعێک و بارودۆخێکی واوە کە بڵێت تاوانبارم بەس وازە خێزان و لە عایلەکەم بێن ژیانی جەنابەت لە مەترسیایە کە پشتۆ بۆ کوردستان بەڵێ بێگومان چونکە من لە کوردستان بووم فیشەکیان پێوە ناوم سجن کراوم ئازێ دراوم ینی من ماوەی وام لات بۆ هەموو ڕۆژە هەموو هەفتەیە دووجا بڕۆم ئیمزا بۆوان کەم کە من ئیتر تەواو بێدەم و زوان کە ڕووڵاڵم داوای مافی خۆم ناکەم. سلام کاتێ باش ئەم کاتت باش کاکەشەی زۆر سپاس. مایکی بیکەیفۆ ئازادە چیت هەیە بۆ ئەو دوو بنەماڵە لە کوردستان ئەو دەسەڵاتە خەڵکە بژن خەڵک زیندانەکەن بە ئارزوی خوان بە بەرچاوی دایک و باوشی و خەڵکە بژن ینی ئەوەشەی بینن کە لە دوور وڵاتن چیت هەیە لێرەوە پەیامت چییە؟ دەست خۆش بکاکەشەی موز من پێم خۆشە لەسەر هەڵبژاردن قسە بکەم وەک دەداین لەسەر و بەندی هەڵبژاردنین ێسا پەیامی من بۆ هاوڵاتیانی وڵاتەکەم و میلەتەکەم ئەوەیە کە بە گڕوتینێکەوە بچنە سەر سنووقەکانی دەنگدان چکە بەشداری نەکردنیان لە پرۆسەی دەنگدانە بە قازانجی ئەو حیزبە مافیا و میلیشیانە ئەچەوسێتەوە کە زیاتر لە نیو سەدەیە وەکو حیزبی بنەماڵەیی حکومڕانی و سەرپەرشتی و کوردستانەکەن و هەمیشە یعنی جێگەی ناومێدی و بەدبەختی بوون بۆ میلەتی کورد و لە هەموو کاتێکە دژی دەنگی ئازاد و چالاکوانان و ڕۆژنامەنووسان وەستاونەتەوە و هەمیشە دەستێکی باڵایان هەبووە لە بەکۆیلەکردنی خەڵکی بەکۆیلەکردنی هاوڵاتیان. داوای من ئەوەیە پێویستەکە هاوڵاتیانی کوردستان زیاتر هۆشیار بن زیاتر ژیر بن ئەم بابەت و پرۆسانی کە لە ژیانی کووردا بەسەر میلەتەکەمان هاتووە لە بیری نەکەن تاکە چارەسەرێک چوونە سنووقەکانی دەنگدان و تۆڵەکردنەوەیە تەنها لە بیری تۆڵەکردنەوە بن ئەمان وەکو میوەیەکی ڕزیویان لێ هاتووە کەوتنیان نزیکە هاوڵاتیانی کوردستان زیاتر ئەبێ بیل لەوە بکەنەوە کە خۆیان بەچ ئاقارێکە ماوەی چەند ساڵە تێپەڕێبوون بیل لە نەوەکانی داهاتویان بکەنەوە پێویستەکە تاکی کورد ئەو کەسانی کە شمولی دەنگدانەکەن نەک تەنها خۆیان بیل لە نەوەکانی داهاتوتیان بکەنەوە ئێمە ئازانی زیاتر لە نیو سەدەیە حکمێکی بنەماڵی مافیاگەری و میلیشایی حکمی کوردستانەکە هەمیشە لە چەوساندنەوەی هاوڵاتیان نبوون هەمیشە دەستیان بردو بۆ قوت و موچەی هاوڵاتیان شتێکی زۆر سەیرەیە ئەگەر هاوڵاتیان بەشداری نەکەن لەم پرۆسەیە و تۆڵەی خۆیان لەم مافیا و میلیشا و حیزبانەی نەماڵەیە نەکەنەوە دەستان خۆش بێ و سپاسانەکەم هیوادارم پەیامەکەم گەیشت بێت. ئەم کاتۆ باش ئەم کاتۆ باش باشی وەزە چۆنە مایکی بیکەیفۆ ئازادە لێرە چی پامێکت هەیە توانی بیگەیەنی لەسەر بارودۆخی ئێستای کوردستان؟ لە ڕاستیدا حەزەکەم لەسەر ڕەوشی کوردستان بە تایبەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان قسە بکەم. بەڕاستی ڕەوشی هاوڵاتیان لەم کاتەدا بە خراپترین کایەکانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریدا تێپەڕە بەیانی دەمی هەر کەسەکەیتەوە بێزارە ماندووە ناڕازیە لەو دەسەڵاتە. بەڕاستی من ئێستا حەزەکەم ئاماژە بەوە بدەم کە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردن داین وا بەرەو دەنگدانە ڕێین پێم خۆشە خەڵکی هەرێمی کوردستان زۆر بە ئازایانە زۆر بە تێکۆشەرانە ماندوونە ناسانە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی حەقەوە دەنگەکانیان بکەن بە سزایەک بۆ دەسەڵاتی یەکێتی و پارتی بە تایبەت کە چەندین ساڵە شکستیان هێناوە لە حکومڕانیکردنی
خەڵکی هەرێمی کوردستاندا کە گەندەڵی باڵی کێشاوە بەسەر هەموو کایەکانی ژیانی خەڵکی هەرێمدا. سپاس دەکەم. کاگەگەلانم کاتەوە باش. سلااو لێ بێ کاک شامەز. باشی من باشم سپاسانەکەم سپاس بۆ مایکە جوانەکەی بیکەیفۆر. سپاس دەکەم. کەناڵی مایکی کەناڵی بیکەیفۆر ئازادە لێرە چی پامێکە توانی بیگەێنی؟ من سەرەتامێ بەو خزمەتە دەست پێکەم کە کەناڵی بیکەیفۆر پێشکەشی بەڕەوەندی کوردی کردو لە وڵاتی بەریتانیا دەستخۆشیتان لێ یەکەم کارەکانتان جێگەی شانازین ئێمە بەرزیان نرخێنین دایمە لە خزمەتی ڕەوەندی کوردیا بوون ماندوو ناسانە کارتان کردووە لە هەمان کاتیشە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەو پەنابەرانەی کە لێرەن و لە لای زۆربەی کەس نەویستراون و گرنگی پێنەدراون ئێوە هەموویانتان بەسەر کردوتەوە و توانیتانە بەجددی کارکەن بۆ گواستنەوەی پەیامەکانیان کار بکەم بۆ گواستنەوەی دەنگە ئازادەکانیان من دەستخۆشیتان لێ یەکەم سەبارەت بەم وەزعی ئێساگە حەزەکەی ئەتوانم هەنێ قسەی تریشتان بۆ بکەم ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنای من هەر ئەوەندە ئاڵم ئێمە قوربانی دەستی حکوومەتێکین کە لە ڕابردووە بە هەڵەی جیلی پێش ئێمە دەنگیان بەدەستێنا و بوونەتە حاکم و دادوەر و دەسەڵاتدار لە وڵاتەیە و بە ئارەزوی دڵی خۆیانە چی چۆنێ بێ وڵاتەکەمانە بەنە ڕێوانێ و دەسەڵاتێکی بنەماڵایی تائیفی هەڵە بەسەر ئەو میلەتە یاسەپێرن من داواکارم لە خەڵکی وڵاتەکەم لە خەڵکی هەرێمی کوردستانی بە شەرەف کە لەم دەنگانەیە بتوانن تۆڵی خۆیان بستێنەوانێ لەو دەسەڵاتە و لەو حکوومەتەی کە ئێمە و چەندانی وەکو ئێمەی ئاوارەی هەندەران و ئەم وڵاتانە کردووە کە ئێمەش ڕۆژێ لە ڕۆژان لە سایە ئەو حکوومەتە کە نەماتوانیوە بەردەوامی بە ژیانی خۆمان بین باشترمان هەڵبژاردووە کە هاتوین بۆ ئێرە بۆی سەلامەت بین بۆی ژیانێکی شایستە بژین من داواکارم ئێوە بەردەوام بن لە ناردنی پەیامەکانتان لە وەرگرتنی ڕاو بۆ چوونی پەنابەران دایمە لە مەعاناتەکانیان نابن دایمە لە خەمیان نابن هەرو کارێ چۆن ئەوەڵجە بە پیرۆزی دەستان پێکردووە هیوادارم بە هەمان ڕێگە و ڕێباز بەردەوام بن و پەیامەکانتان بەردەوام بێ دەستخۆشیدان سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ